بەڵێ بەرامبەر ئەو هێرش و مەترسیانیان کرێتە سەر هەر چوار پارچەکەی کوردستان پێویستە سەرجەم حیزب و لایەنە سیاسیەکان بەرنامەیەکی هاوبەشیانە بێ بۆ ئەو ئەگەر و پێشهاتانە بەرژەوەندەی بەرنامەکە بە پێی بەرژەوەندەکانی گەلی کوردستان بێ و چۆن بتوانین لەسەر بنەمایەکی ڕاست و دروست ڕوبەڕووی ئەو هێرش و پەلاماردانە ببینەوە بۆ ئەوەی لەوە زیاتر زیانمان بەر نەکەوێت. چکم عەقڵیەتی حکومڕانانی ئەو چوار دەوڵەتە عەقڵیەتێکە بڕوایان بە دیموکراتیەت و بە مافی گەلی کوردستان نییە. بە دڵنیاییەوە پێویستیمان بە یەکێتی نەتەوەیی هەیە، بەڵام بۆ ئەوەی با بڵێن یەکێتی نەتەوەیی بپارێزین، بۆ ئەوەی کۆنگرەی نەتەوەییمان هەبێ تەفسیری زۆرتر و زیاتر هەڵەگرێت، چونکە پێویستیمان بەوە هەیە تەوازنێک لە ناو حیزب و لایەنە سیاسیەکانە دروست بکەین. ئێستاش لەبەر ئەوەی هەر پارچەیەک لە پارچەکانی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە، ناتوانرێت کە هەمومان وەکو یەک بیر بکەینەوە و هەموو بەرنامەکانمان وەکو یەک بێت، بەڵام ئەتوانین تا ڕەدی خاڵی هاوبەش، چونکە بەستنی با بڵێن کۆنگرەی نەتەوەیی و شێوازەکانی لە پێشە دەبێ دوور بێ لایەنێکی سیاسی دەسەڵاتی یەکەمی بەدەستەوە. بەدڵنیاییەوە ئەوە ئیدانەکرێ ئەوە ئێمە وەکو حیزبی شوئیش بەیاننامەمان دەرکردووە و دژی وەستاوینەتەوە و پێویست داواشمان کردە لە کۆمەلگای نەوەی دەوڵەتی و حکوومەتی هەرێمی کوردستان، حکوومەتی عێراق کە ئەو پێشێلکردنی سەروەری ئەو وڵاتە ئەبەتێ بێنە دەنگ و قسەی خۆیان نەبێ لە ڕوو.